مهوانا دکتۆرە کوردستان موکریانی قال لك خيراتي قال لك خوش حاله ما تديك دجا قال لك بنماليكي موكريان سپاس دەکەم کچی جوان سپاس دەکەم زۆر بەخێر بێت زۆر بەخێر بێت جەژن پیرۆز بێت نیشانە دەرکەن والله ناڕۆن بفرمایید ئەوانیش میوانن شوان نتوانی بێتەوە ئێرە تماما حسكم داف دكتورة ما قال دكتورة قبيل قال لك شوالة تنشتم بيه دکتۆرە زۆر بەخێر بێت جژنێ لێ پیرۆز بێت زۆر سپاس دەکەین کە ئامادە بووی لەگەڵ ئێمە زۆر ماندووش ئێمە هەر بۆیە یعنی ئەگەر سپاسگوزاری یەک جار میوانەکانی دیکە بین دوو جار و سێ جار سپاسگوزاری جەنابتین کە لەگەڵ ئەو ماندووبوونەشە ئەو دەرفەتت بە ئێمە بەخشی پرۆگرامەکەمانە جوانتر کرد بێگومان بەو ئەزمونە جوانێشە کە هەتا ئەوەی دیکە پرۆگرامەکە سەرنجڕاکێشترەکەی بۆ بینەرە سپاس بەخێر بێ خۆتان جوانن قال لك چند ساڵە بەرین و کەبی ما بەرنامە الفێرێ کرد لەمێژە بوو من ببینم نایە ئەس هەر بەرنامە نوچکەم چهار ساڵ دەرباز بی ممکنە پیر بووم گەنج لا ماشاءالله ئەوە خۆمایی وی وەختیژی من گوت ماشاءالله یعنی ئەز الماڵێ ئەس گەلە جۆرە دەفە باڵا بەحەستکم ئەز وەختێ چوو بەتێ من تکەی ناب خودێ ئەس بەتەی دەرکم خودێ گەلە کەیفام هات یعنی تاف ماڵێدا ئەف ڕەنگت جان و پینک و بجا ئەڤین نهێنیە بوو مەبێژە جۆرە دەستپێکی بوو من پشتینگێ بووانە بەس دکتۆرە بەدەنگی بەرز نەگڕ بکەیتە ئەو بەدەنگی بەرزدا ئێمە چند جۆ زیاتر جۆ بیستیەوە نهێنیە بین ناخۆشە زادوانی لە دەمژمێر چەندەوە لێرە بوو دەڵێن شێتی دنیا لێ ئەی بۆ عینەکە ئاساییە ئای بۆنە ئێمە لە خزمەت جەناب لەگەڵ ئەو نهێنیان بوو باسکە دکتۆر چی کەوا دڵ ئەوەیە دەزانێت دڵێ من یەک پارچە خۆشەویستیە خۆشەویستیش هێزت دەداتێ جوانی دەداتێ بە جوانی بیر دەکەیتەوە خۆشەویستی بۆ کێ دکتۆرە بۆ هەموو شتێک بۆ شتی جوان بۆ ئینسانی جوان بۆ شتی جوان بۆ بیری جوان بۆ کوردستانی جوان بۆ ئاڵاکە باوەڕێکی دکتۆرە هەر کاتێ وێنەیەکی جەنابەت لە سۆشیال میدیایان لە ناوڵاپەڕەیەکە ئەبینین من وەکو خۆم سەیرەکەم ئەڵێم تۆ بڵێ من بچمە تەمەنەوە وەکو دکتۆر ئاوها سەرنج ڕاکێش بم ئەمەنەکە ئەو خۆشەویستیە زۆرە لە ناودڵتا من پێشتری شات جەماعەت باشە بناسم تۆزێ عاتفیم و زۆرم حەز لە خۆشەویستی و بۆ هەموو شتێک خۆشەویستی دەرە بڕم بەس لە مۆدوا زیاتر چونکە ئەوە دەزانێت ڕکوچینە یعنی وار لێ دەکەم ناشیرن دەبی هەر مەشغوڵی ئەو دەبی بەسکە خۆی من جارێکیان کوڕەکەی ئەژی گۆران نازم کامەیان بوو هاتە لام لە سلێمانی نازم یەک گوشەم بەخشی پاش 6 مان کاتەوە گوت دەزانی بە وشەیە دەژیم 6 مانگە بە وشەیە دەژیم یعنی ئەتۆ یەک گوشە ببەخشی کە دڵی ئەو خۆشکەی ئەو 6 مانگ پێبژی جابوونەی بەخشی سۆڤان بێگومان یانێ دکتۆرە باگراوندێکی ڕۆشنبیری خانەوادەی زۆر جوان و سەرنجڕاکێشیان هەیە لە خانەوادەیەکی بەڵێ دیار و خانەوادەی خزمەتی ئەدەبیاتی کوردی کردووە جا نووسینەکانیان وابن خزمەتکردنەکانیان وابن دڵنیام جێڕانەوەنەکانیان سەر و سەربوردەکانیان زۆر سەرنجڕاکێشتر دەبن لەمانە جا ئەگەر بێت و لەگەڵ دکتۆرە باسیەوە بکەین بەراوردێک بکەین لە نێوان جەژنی پێشوو لەگەڵ جەژنی ئێستا هەندێک یادەوەری سەرنجڕاکێش یادەوەری خۆش دکتۆرە بەو زمانە شیرینای خۆی بۆمان باز بکە وەڵا ما سوپاسی دەکەین والله ئەگە زانی من دەمێکە هەر لە ڕابردووام لێ دەکەن کە لە ڕابردوو بژیم کە من ناشمەوێت لە ڕابردوو بژیم دەمێت لە ئێستادا بژیم وەکو یادەوەری جوان نیە هەندێک جار من یادەوەری خۆم نووسی دوای ئەو هێنی مامەم نووسی دوای هاوژینم نووسی باشە من چەند ساڵە هەر لە ڕابردوو دەژیم و هێندێک جاریش ڕابردوو ئازارت دەدا ئەنی نەکەین دێ جارێ هێندێ شت هەیە ئازارت دەدا بەس لەبەر دڵێ ئێوە ئەمە جەژنە لەبەرەوە جەژنیش لە هەمووان پیرۆز بێت ئیتر کە منداڵ بووین ئێمە خەڵکی گەڕێک مناڵانی گەڕک کۆ دەبووینەوە دەچینە شوێنێک پێیان دەگوت بن لە لوک دەچینە ئەوێ کە دەچینە ئەوێ دەبینین هێندێک جۆلانە و شتیوادانراوە ئیتر هەرێکەی جەژنانەی خۆشمان لەگەڵ خۆمان دەبرد دەچین ساری ئەم شتانە دەبووین بە دڵخۆشی دەگەڕاینەوە بەڵام بەر لەمە چەند ڕۆژێک بەر لە جێژن ئێمەیان دەبردە بازار لە بازار جلوبەرگمان هەڵدەبژار
لە ڕوتان پیاڵا و ئەوشتانەمە هەڵدەبژار شتی جوانمە هەڵدەبژار و دەگەڕینەوە شەوان لە خۆشی ئەوەی کەوا بەیانی ئێمە جلی تازە لە بەردەکەین و خۆراکی تایبەتی دەخۆین ئیتر خەومان لێ نەدەکەوت لە بێریشم دێت هەندێک جار خەنەشیان لە دەستمان دەدا خەنەیان لە دەستمان دەدا و ئاوا ئەوەش نەیدەهێش بخەوین بەیانی هەتا بەیانی خۆشی ئیزعاج بۆ بەیانی دەمادی سوور هەڵگەڕاوە و ئێوە نەبوو ئەوەی ئێستا و بۆینین و کەرستانێ ئەمانە ئێستا دکتور بیرۆمتێت مەدگوت هەندی خەنۆل سەردەستێت مە و تلێتمە بە بمینێت یعنی هەوار عیدە هەر جەژنە حتا نەتمە بجات نوڤرو جشن رمضانه حتی جشن قربانه اما دفعه هر جشن جشن بیادما هر خوب دکتۆرە جژنانەی دایە و داپیرە زۆر خۆشە ئێستا منداڵەکانت یان نەوەکانت ئەمانە جژنانیان لە تۆوە گرتووەم بەیانیان چاوەڕێ دەکەن تۆ بگەڕێەوە جژنانیان پێ بدەیت من دوێنێ هەندێک دیاریم کڕی دیاریان دەدەمێ ئەو دیارانە کە حەدەزانم پێیان خۆشە بەڵام نامەوێت فێری پارەیان کەم خۆیان هەوڵ بدەن پارە پەیداکەن هیچ پارەیان نادەمێت جا ئەمە شتێکی جیاوازە بەڕاستی گرنگەوەی بەهای هەبێت دیارەکە یانیگومان جا ئەمەوێ ئەوە بپرسم دکتۆرە ئێوە هەر بە بنەماڵە خێزانێکی کورتپەروەر و ڕۆشنبیر خزمەتی زمانەوانی کوردیتان کردووە خزمەتی هەولێرتان کردووە پێشنیاستان چییە بۆ ئەوەی کە کللتور و زمانەوانی کوردی و بە تایبەت هەولێر بەرەو پێش بچێت هەولێر بەرەو پێش چووە هەولێر ئەو هەولێرە نییە کە من منداڵ بووم هەمووی چەنگەڕەچێک بوو بەڵام ساف پاک پەیوەندی کۆمەڵایەتەکان پتەوتر دەنجۆ ماتۆڕانە نەبوو گەردەنەوەی ئازاب ئەمە نەبوو ئەمە دەنگانە نەبوو بەڕاستی ینی بدوەستێنێ ئیتر ئەوسا خۆشەویستی زیاتر بوو ڕێزلێنان زیاتر بوو ئێستاش هەیە دوایە هەولێر شارێکە 6,000 ساڵت مرۆڤ تێدا دەژی جا کولتوری ئەم 6,000 ساڵە بەرەبەرە گوازراوەتەوە هەتا ئێستا ماوە بۆی دەبینی لە هەولێردا هەرچێ دێ لێرە نایوێ هەولێر بەجێ بێڵێ دەمێنێتەوە هەمیشە ئەوانەی وەرگرتووەکەوە لە شوێنانی تر هاتوون ئەویش بۆ هەولێری هەر خۆی سیفەتێکی زۆر جوانی تێدا هەیە باشە ئەو نهێنیە چیە دکتۆرە ینی ئێستا ئێمە سێدانەمان خەڵکی هەولێر نین بەڵام بەڕاستی ناتوان بەجێ بێڵن دەزانی دەوروبەرت کاتێک کە ئیشی کرد پێیان دەبێ هەتا بتوانین یارمەتی دەدەن ئەگەر نەیتوانی یارمەتیت بدا ئەوە لێت تێک نادا باش دکتۆر چ شتێک لە هەولێر گۆڕا کە حەزت ناکرد بگۆڕایە نە ئەوایە بگۆڕایە زانی من ئەو بن لە لوگەی کەوا دەڵێم ئەو بن لە لوگە کە دەچوین ئەمە هەڵبەت دەگۆڕێ من ناتوانم وازی لێبێنم من ناتوانم بوەستم بەرامبەر گۆڕان هەموو ڕۆژێ دەگۆڕێ خۆشمان دەگۆڕێیم دروستە بەڵام ئەگەر لە دەوروبەری هەولێر لە شوێنێک تەرخانکەن هەمانشت دروستکەنەوە چکە لە تەختە دروست کرابوو لە بەن و تەختە و ئەو شتانە زۆر ئاسایی بوو لە دار و داوی ئێرە دروست کرابوو دەتوانن ماڵێکی وە شوێنێکی وە تایبەت دروستکەن بۆ ئێ منداڵەکانمان بسنەوەی بزانن ئەمە لە جەژندا ئێمە کاریوامان دەکرد دوایە خۆشترین شت کە ئێمە کچ نەمان دەگوێت کوڕان ئەی کوڕەکان چی بکەن عەرەبانە هەیە و عەرەبانانەی ئێرە بار هەڵگرن سواری ئەم عەرەبانانە دەبوون بە شارەکەدا دەسوڕانەوە بە چەند شارێکەدا دەسوڕانەوە گۆرانیان دەگوت و هەڵدەفەڕین هەر لەسەر ئەمە هەشمری بە دنیا هەمی مرۆڤیە ئەوە نییە ئەوەندە خۆش بوو ئەمە دروستکەنەوە من پێم خۆشە ئەمە هەبێتەوە ئەمە لە زۆر شوێنیانەی لە دنیا بەتایبەت هەندێک وڵات هەیە بۆ نمونەوەکو بەریتانیا زۆر دکتۆرە پارێزگاری لەو بابەتە کلاسیکی و کللتوریانەی خۆی دەکا ینی بۆ نمونە ئێستاش گرنگی بە پۆستە دەدا ئێستاش گرنگی بە کابینەی تەلەفۆنات دەدا لە کاتێکدا مەسیج دەنێری مۆبایلت پێ هەموو شت جاوای دکتۆرە دەڵێ زۆر دروستە بەڕاستی پارێزگاریکردن
جاري بو من مادام هر هم بحث یادگاریات حتما که هنده تشت کلوپل تایبت یه زارو کینیا خود ترا کرینه سردمی کفل چه تشتکی اوسا ترا کریه وقتی تو تبینی ایده ما تو چوان سالا پارچه جلکه پرتوکه او دكتور هر ديوي نقرته ما هر دي بينه بس بابي بينه هر كتابه ايش تكنيه من هر كتابه چه کتابه که واش همیو کفل ترش دفته او كتاباني كوا اوسا دردتون او كواراني كاوسا دردتون كلت اوي مندا بوينا روماني كبو درسو حكاياتي زاديج هەڵبەت ئەوسا من خوێندنم بە زمانی عربی بوو بە زادیج بە کوردی بوو دەم خوێندەوە بەسی چ لێ تێنە دەگەیشتم دوای بە گەورەی ئەمە یا لالۆکەری یا بزنۆکە و مەڕۆکەی مامم کە من گەورە بم جا تێگەیشتم بەڵام بە منداڵی نەخێر دوای هەر ئەوانەشمان هەبوو بۆ منداڵان چیرۆکی منداڵانمان نەبوو یعنی ئێستا تۆزێ بایەغ بە منداڵی کورد دەدەین بەڵام بەداخەوە ئەو قوتابخانە تایبەتیانەیەکەوە ئێستا پەیدا بوون ئەوەندەی بایەغ بە زمانی ناکوردی دەدەن بایەغ بە زمانی کوردی نادەن منداڵین هەموو ڕەشە و چاویان ڕەشە لەگە یەکتری کە یاری دەکەن دەبینم بە ئینگلیزی یاری دەکەن بە زمانی ئینگلیزی لەگە یەکتری دەدوێن کە بانجیان دەکەن کوردم دەڵێن باشە بۆ بە کوردی نادوێن لەگە یەکتری یعنی قوتابخانەکە ئەوەندە زاڵە لە سەریان کولتوری ئەوانی خۆیان دەدەوە ێتەوە خاکی خۆت تا ئەمە بۆ خێزان بە خێزان دایک و باوکی خۆی بدا هیچ لە دنیا وانزانەی دکتۆرە بۆ پرسیارێک بڵێ ینی تۆ چەندین ساڵ بەر لە ئێستا هەرێمی کوردستانت بەجێشت ڕوت لە یەکێتی سۆڤێت کرد بۆ خوێندن بڵێ لەوێ چیتانە کرد ئەو کات بۆ چەند کوردایەتی لێرە لەسەر خاکی خۆمان قەدەغە بوو و ناوی کوردستان بوو لێ چیتانە کرد بۆ ئەوەی کە کەلتوری کوردی بپارێزن هەڵبەت لە بۆنە تایبەتەکاندا ئێمە بۆ وێنە لە نەورۆز ئێمە ئاهەنگمان دەجێڕا بۆی بە خەڵک بڵێن ئێمە ئەو ئاهەنگەمان هەیە بەو شێوەیە هەتا کەسانێک کە بن هەڵپەرچیان دەکرد بۆ وێنە بەر لەوەی من بچمە سۆڤێت باوکم بە دایکمی گوتی دەستە جلێکی کوردی بۆ بکە بە منیشی گوت فێری هەڵپەرچێ بە و فێری گۆرانی کوردیش بە چکە تۆ نوێنەری کوردی لەوێ ئێمە نە باڵێۆزخانەمانە هیچمان نییە ئێمە نوێنەرەکەینە یعنی ئەو بەو شێوەیە پەروەردەی کردن بەو شێوەیە منی ڕەوانەی دەرەوە کرد ئەمە کەم باوکەیە ئەمە بکات لەگە کچی خۆی کچ ئەوسا نەدەهاتە ئێرە بە تەنیا باش دکتۆر من هەوڵەدەم زۆر لە قسەکانمە وشەی کوردی بەکاربێنم لەگەڵ ئەوەی کە ئێمە بە حکمی تا وشەی عەرەبی ئەچێتە ناوی لەبەرکە بەو پێی کە ئێمە جوگرافیەکەمان وا بۆ فارسمان لێ نزیک بووە عەرەبمان لێ نزیک بووە تورکمان لێ نزیک بووە چی بکەین گەنجی ئێستا کە زمانی کوردیمان پاراو بێ تەنیامە بە خوێندنەوە ئەکرێت بۆ نمونەیەکی بچووک زۆر جار کە باسی چاکردی شتێکە بکەین دەڵێن ڕیسایکلینگ بە شەرتە لە ناو کوردیە مروەژیمان هەیە ینی مرد و دوایە ژیایەوە چەند وشەکە جوانە بەکاری ناهێنین هەر ئەڵێن ڕیسایکلینگ ناڵێن مروەژی ئەمێ ڕێنماییەکمان بکەیت کە زمانی کوردی لە لامان بە پارایی بمێنێتەوە بتوانین ڕۆژانە نەهێڵین وشەی زمانی بێگانە تێکەڵ بە زمانمان بێ ئەمە جوانە بەڵام لە هەمان کاتدا زمانی زیندوو ئەو زمانەیە کەوا وشەی تر دێتە ناوی بۆ تۆ بە پێی گۆکردنی خۆت دایدەڕێژێەوە دێڵێەوە بۆ وێنە کتاب کە عەرەبیە هاتوۆتە ناو کوردی بۆتە کتێب حیساب بۆتە حسێب یعنی تۆ گۆی دەکەی ئاوا بەڵام لە کاتێکدا ئەگە تۆ ئەو شەیە بوو بە زمانی کوردی بۆ کوردێکە بەکار ناهێنی دەبێت ئەو بەکاربێنی وەکو بەڕێز لێستە باست کرد ئەوە بۆ ڕاگەیاندن دەگەڕێتەوە بۆ پەروەردەی ماڵەوە دەگەڕێتەوە بۆ بەرنامەی وەزارەتی پەروەردە دەگەڕێتەوە دەبێت هەمووان کاری لەسەر بکەین نەکەر ئەوە بۆ ئێمە منداڵێکی کوردڕابێنین کاتێک کە مایکرۆفۆنی دەدەیتە دەستی کاتێ هێشتا کە لە زانکۆیە ڕادەکە قسەت لەگەڵ ناکە
چکە ڕامان نەهێناوە سیمیناری بکە لە تەمەنی 9 ساڵێەوە باشە کوردێک چۆن دەتوانێت سیمینار بکە بۆ بابەتێک لە بابەتەکان ئەگە کتێبی نەبێ بە زمانی کوردی ئێمە دەبێت لەوێوە کێشەکان چارەسەر بکەین دکتۆرە ئێمە گیان شێوەزار و بنەزارمان زۆرە ئەمە مانای دەوڵەمەندی زمانی کوردی نییە هەڵبەت مانای دەوڵەمەندی هەموو زمانێک لە جیهاندا چەند دیالێکتێکی هەیە بەڵام ئەوان لەبەر ئەوەی چی بەهۆی ئاینی بێ بازرگانی بێ پایتەخت کاریگەری کردووە بە هەرچی هۆیەک بێ دەوڵەتیان هەیە توانیویانە یەکێک لەوانە بکەنە فەرمی بەڵام ئەوانی ترماونەتەوە هەیە گەڕک لەگە گەڕک جیایە گوندێک لەگە گوندەکەیتکە جیایە بەڵام ئەوان زمانێکی ستانداردیان دروست کردووە ئێمە لە بێ دەوڵەتی نەمانتوانیوە بەس لە باشووری کوردستان ئێمە دەتوانین ئێستا ئەویش بۆ ڕێگەیە دەبێت کە تۆ دەبێت ئەکادیمیایەکت هەبێت تایبەت بێ بە زمانی کوردی دەبێت تۆ ناوەندێکت هەبێ تایبەت بە فەرهەنگی کوردی مەبەستم فەرهەنگ قاموسی کوردی هەموو ساڵ دەوڵەمەندی بکات تازەی بکاتەوە بۆ هەموو تەمەنەکان دایبنێ کاتێک کە من لە کۆڕی زانیاری بووم ئەم کارانە دەستم پێکرد یعنی ئەگە من لەوێ مابامەوە ئێستا ئەمە تەواو بوو بەڵام ڕێک نەکەوت کورد بەپێی ژوان ببوورە بەپێی هەڵکەوتەی جوگرافیەکەی تێکەڵبوونی لەگەڵ وڵاتانی تر هەر لە ناوە خۆشی شێوەزاری جیاوازی هەیە ینی هەتا شێوەزارەکان بە جۆرێکە ڕەنگە منێکی هەولێری لە هەورامیەک بەباشی تێنەگەم لە خانەقینگێک تێنەگەم بەڵام هەموو ئەمە دەتوانێت ئێمە کاری لەسەر بکەین بۆەوەی زمانێکی یەکگرتووی فەرمی و ستاندارد دروست بکەین بەڵێ و هەوڵدان هەبوو لە هەفتاکان هەوڵدانێکی باش کرا دوای ڕێکەوتنامە مێژوویەکەی نێوان شۆڕشی کورد و نێوان بەغدا بۆ 4 ساڵ زمانی کوردی بوو بە زمانێکی فەرمی لە قوتابخانەکاندا پرۆگرامەکان وای لێ هات کە هەردوو دیالێکتەکە لێک نزیک بکرێتەوە ئەو سەدایان گوت زمانی ئەدەبی یەکگرتوو ئەو ناوەیان لێ نابوو ئێستا دەڵێن نەخێر ئەمە نابێت چۆن بەڵام هەموو شتێک دەبێ هەوڵی بۆ بدەیت هەرچی هەوڵی بۆ بدەیت دەبێ دەکرێ ئەمانە دوایە ئێمە ئەوەندە دەوڵەمەندە زمانەکەمان ئەوەندە دیالێکتمان زۆرە دەتوانی تۆ قرزکەی نەهێنێ وەکو باست کرد نهێنم لەوێ من لە دیالێکتەکانی تر دێنم بەڵام دەبێ ئەمە بەرنامە ڕێژی بۆ بکرێ دەبێ ئەو ئەوانەی کەوا زمانەوانن ئەوانەی دۆستی زمانن ئەوانەی شارەزایان لە زمانانی دی هەیە دەتوانن بێن ئەم کارە بکەن دکتۆرە بەجارێ ئەنەزانم کە بەیناتە گەل موبایلی تەکنۆلۆژیای سەردەمی ئەییا چاوەیە یعنی تو عقلێتت گرت شتێکی باشە خوشە یانجی پڕاستیژی مرۆڤ هەرچەند ژێدیر بت باشترە ئەف کارینێت مرۆڤ خوب کار بینێت جدا شوێت تەکنۆلۆژی جیاواز لە ئەی و ئەو سەردەمەی ئێستا تێکوت زانەی ئەمە دروست کراوە بۆ ئەوەی تۆ سوودی لێ بینی نەک بۆی ئەزیەتی یەکێکی بدەیت کاتی با ئەو چاپێکەوتنە بڵێم ئەگە هاتوو کەوتە چۆ ناو سۆشیال میدیا ئەگە کۆمنتی یەکەم باش بوو ئەوانی تریش هەمووی باشە ینی خۆت و بەختتە ئەگە کۆمنتی یەکەم خراپژێم و هەموو خراپ چکۆوا لەگەڵ من ڕووی داوە ئێمە بە هەڵە بەکاری دێنین ئەجینە لە خزمەتی ئێمەیە تەکنەلۆژیەکە بە تایبەتی بۆ ئێمەی کورد ینی ئەوەندە جوانە ئێستا کورد هەر بۆ خۆی لە یەکتری دەگار بۆ خۆی زمانی چاوبەشی دروست کردووە لەوێ لە ناو سۆشیال میدیاوانت هەیە ئینستاگرام ئەمن ساڵی 2015 هەوڵمدا بۆ ئەوەی من فەیسبووکم هەبێ بەڵام لەبەر ناوەکەم گوتیان مەمنوعە وشەی کوردستان هەر نەیان دەدا ئەمەش چوونە سەر ئۆفیسەکەی بزانم بۆ گوتیان وشەی کوردستان قەدەغەیە چێ قەدەغەی کردو فڵان دەوڵەت و فڵان دەوڵەت ئێستا شەروار تایبەتی لێرەیە دکتۆر تا پرسیارە لەکەن چکازانم شیکپۆشی برادرانمان مایکەکان بۆ داناوی یەخەکەیان هێناوی تەتە خوارەوە با من بۆ چاکەمەوە ئەزانم حەزە لە شیکپۆشی نەوێرامەوە باسم گوتم نەوەک مۆدێل بی نەدیوە من دەبینن سپاست دەکەم بچی جوان باسی ئەوەکەمان بەڵێ ینی وتم ئێستش بە هەمان شێوە ناوی کوردستان قەدەغەیە ئێستا هەندێک عەرەب پێدێتە ئێرە دەسوڕێتەوە دەڵێ شیمارونە الحەبیب هەمیشە بە منیان دەگوت
ئۆتۆنۆمی و شیمال حەبی نازانم چ دەبێنەوە سەر فەیسبووکەکە منی شەرلەوە گوتم ئانا هەر قەدەغایە من گوتم هەر دەبێ هەم بێ وەڵا کوڕەکەم بیری کردەوە گوتی ڕاوەستێ بۆ چارەسەر دەکەم تیپێکمان زیاد کرد لەسەر کوردستانەکە وەڵا ڕۆی ینی دکتۆرە تۆ هەتا ساڵی 2015 باجی ناوەکە هەرداومە بەڵێ چەند جارێکیش دەستگیر کراوی لەسەر ئەو والله هەر بۆ وێنە جنس عراقیان دەڵێ دەبێت ناوی خۆت بکە عەرەبیە من کوردمە عەرەبیە چی تۆ دیوتە چیمان لێ دەکەن ینی بکەی کوردستان ینی مەبەستانەوە لە جیاتی تۆ بڵێ ئەو کوردستانە جوانە بکەی کوردستانە لەو گۆڕی ناوەکەی دانەوێت تێک بدەن دەڵێ عەرەبیە دەڵێ نەبیکە عەرەبیە هەر عەرەبیە باشی بە ڕبوو لە ئەو زمانە ئەو ناوە گوتم ئەوە یەکەم دیاری دایک و باوکمە ناتوانم دەستکاری بکەم دکتۆر من بە ئێستاشەوە کە ئەڵێن دکتۆرە کوردستان حەز ناکەم حەزەکەم بڵێن دکتۆر کوردستان بەڵێ ئەم دکتۆریشتیمانە هەموو لا بردووە کوردستان وتەوە بەجددی دکتۆرێکی بۆ چارەسەرکردی تەواوی ئەو برینانەی کە باس لە زمانی کوردی ئەەکەن باس لەوە ئەکەن کە نەیتوانیوە کەسێک ساڕێژی ئەو برینەت کرد کە هەزارها خەڵکە بوو ناوی کوردستان بووە ئازایەتی جەنابێت وەکو نەشتەرێک وا بوو بۆ ئەوی کە ئەو ناوی کوردستانەوە بە بۆ کچانمان ببێتەوە هەر بۆ ناو بەس دوایە بە 500 دینار وەرمان گرتەوە ئەنی ئەوانەی کەوا کورد بوون و وەزیر بوون لەوێ نەیانتوانی هیچ هەرچێمان ڕاست پار نەیتوانی بەڵام دوایە بە زەبری پارە باوکم کردی ئەوەندە دڵی خۆش بوو لەبەرەوەی ئەو شە نازدارەی بۆم گەڕاندەوە دکتۆرا خۆشتەوی جارە پچەکەش زمانی دیرکەوین کوردستانی کیرێ گەلک دلێتەی خۆشە مەسا وەختێ تو چی سەردانکی تو ئەمرتاحی کەیفاتەیە خۆشە هەن هەولێرێ بۆ نمونە جاک هەبە زیبزی سەردان بکەی ئەس دچمە تەیراوە لای ئەو شوێنێک کە لێ لە دایکم بووم ئێستا بۆتە جادەی دکتۆرەکان من دەڵێم جادەی پزیشکان ئێستاش هەر خەڵک من جادەی پزیشکان دەچمە لای ئەو شوێنانەی کەوا لێ بووم دەچمە لای قوتابخانەی ئەیوبیە کە من لەوێ خوێندومە دەچمە لای چاپخانەکە ڕادەوەستم چاپخانەی باوکم کە ئێستا دیوار بەندێکە زۆر جار ساڵێ جارێک دووجار دێمە ئێرە ئەو قەیسەریە ینی بێوەی هیچ بکڕم هەردە سوڕێمەوە ینی چکە شوێن شتت بەبیردێنێتەوە دەتگەڕێنێتەوە بۆ ئەو زەمانە شتە خۆشەکانی شت بەبیردێنێتەوە چکات بۆ شتی خۆشی هاتوویە ئێرە ئتر دێمە ئەو شوێنانە دڵم پێ خۆشە بەڵام لە هەمووی دڵخۆشتر ئێستا بۆ من ئەوە دانیشتم و ئاڵای کوردستان بەرامبەرمە ئەوە هەموو دنیا دێنێ کاتێک کە ئاڵایەکی عێراقم دەبینی دڵم دەکوشرا بەس ئێستا کە ئەمە دەبینم دەڵێم سپاس بۆ کوردستانکۆی بەغدا بڵێن لەوێ مووسڵ وەرسێم نەبوو من حەزم لە هیم بوو لە بیرکاری زۆر باش بوو حەزم لە بیرکاری بوو لە بەرەوەی جنسێم نەبوو گوتیان ئەوراقت غیر کامیلە وەریان نەگرتم چینە بەغدا لە بەغدا دەبێت لەوێ وەرگیرێم واستەمان کرد لە لای سەرۆکی زانکۆ دکتۆر معرف و ئەو دەمێ ئەو ناتەوە ئەو دکتۆرانەی لێوێ بن دکتۆر نەسرین وانە ئیتر ئەمانە واستەیان کرد بۆ ئەوەی من لە شوێنێک وەرگیرێم لە علوم بەڵام لەوێ گوتیان نەخێر علوم لە مووسڵ هەیە نابێ باوکیشم لەمێش چی هەبوو یەکێک هە بێ ڕێچکەی ئەو بگرێ ئێتی بە زۆری منی بردە بەش زمانی کوردی و بەڵام کورد قازانجی کرد بەڵام بۆ خۆم نازانم دیاری هەولێر ئومێد خۆشناو بوو دیارە ئەمڕۆ پارێزگاری هەولێر کۆمەڵک شوێنی کردووە بەم بەیانیە زووە منداڵە بێ سەرپەرشتەکان لە لای ئێمەش بوو هەندێک قسەی کرد زۆر باشە بابینەوە بۆ لای دکتۆر
ئەزانم زۆر مەشغوڵی کەمتر کاتی ئەوەت هەیە خواردن و ش دروستکە بەڵام خۆشترین خواردن چکە بەدەستی ئەو کەسانەی کە ئەزمونێکی زۆریان هەیە خواردن زۆر خۆشە ئەو خواردنەی کە حەز ئەەکەی دروستیکەی دوایش باسی ئوفەم بۆ بکە ئوفە چییە یان بۆ دروستکە ئوفە چییە وابزانم هەموو کوردێک وە بە مناڵ دەڵێ کاتێککە خواردنەی بدێ دەڵێ ئوفا ئوفا ئەجا هەرچی لێ بنم ئێستا لاینەوەکانم ئوفەیە ئەیانی هەموو خواردنەکەی بەڵێ ئاجە دەڵێم بۆ وێنە دەڵێم سۆلین چی لێنم دەڵێ نەنۆ ئوفە بە من دەڵێن نەنۆ من پێم گوتون ئەمن نەنۆم ئیتر ئەوی تر لڤین چی لێ بنێم ئوفا ئوفەی وانیش چییە ئەمن حەزیان لێکەوە بۆ وێنە ئەگە برنج بێ ساوەر بێ قەرە خەرمان بێ ژێرەوەی ئەوها تۆزێ بن بگرێ بنەکە حەزیان لە بنکڕی حەزیان لە بنکڕەکەیە ئەگە بنکردنە بێ ناخۆن ینی حەزیان لە بنکڕ ئەجا خۆشترین ئوفەی تۆ چییە؟ ئەجا خۆشترین ئوفە من چی دەکەم حەزیان لە سنگی مریشکە وردی دەکەم گوڵە کەلەم کە لێرە پێداڵێن کە دەچمە بازار دەڵم گوڵە کەلەم دەڵێن چی؟ کەلەمی گوڵە کەلەم خۆی قەرنابیتی من دەڵێم خۆی ناوی گوڵە کەلەمە ئەوروپیەکانی شەر وایە دەڵێم گوڵە کەلەم ئەوە ورد دەکەم لەگەڵی بیبەر تەماتەمانە هەموو ورد دەکەم جوان جوان لە ناو ڕۆنەکەی دەکەم ڕۆنی زۆریش ناکەم ئەجە دوای ئەوە جایەکێک لەوانە یا برنجە یا ساوار یا قەرە خەرمانە یا گەرمە کوتاوە جا هەر ڕۆژەی شتێک لەوانە بۆیاندا دەنێم و ئەم ئوفەیە پێیان خۆشە لەگە زەڵاتەیەک خۆشە بۆ خۆشم خۆشە بۆ منش باشە دکتۆرە هەر بگورە پرسیار فەرموو دکتۆرم زۆر بینیوە هەم بە جلوبەرگی با بڵێن فەرمی یان نێمچە فەرمی بەجلی کوردی نەمبینی دکتۆرە با لەبەری دەکەم بەڵام بە بۆنەی تایبەت زۆر تایبەت وەکو زۆر نازدارای من نەورۆژان جانا بۆنە هەیە بۆنەیەکەوە لەلای من زۆر تایبەتە من جلی کوردی لەبەر دەکەم کە بۆنی کوردایەتی لێ دێ و کە بۆنی جلی جوانی لێ دێ و زۆر لەلای من شیرینە ناڵێم کە بۆ وێنە لە مۆسکۆ لە بۆنەکان من جلی کوردیم لەبەر دەکرد ئیتر هەموو خەڵک دەهات دەیگوت ئەرێ ئەمە چییە بۆ وێنە هاوین خۆتەمان درێژ بی بە هەردوو هاوین و زستان هەردوو پێ ئەوی دیە گەرمۆن و کەت و پێ ئەوی نەبیە بێزار نەبیە خۆ دکتۆرە باش شتێکەکەی بەڵام باو پرسیارەش بکەم ینی زاراوەی بادینی یا کرمانچیە زانیت؟ ئەی چۆن ئەدێ چون ئەوی کورد بێ دەبێت دیالێکتانە داخبین ئەمە لەگەیەکترێ بە بادینی کاتێک کە لە سلەیمانی دامەزرام زانکۆی سلەیمانی و بابەتی ڕێزمانم دەگوتەوە من یەکەمین مامۆستای کوردم کە لەوێ من مام ئەوانەی کەوا بادینی بوون وا بە من دەڵێن کە دەڵێ لەوێ تۆ باسی ئامرازەکانی خستنە سەرت کردهینی بادینان کە ئێمە خۆمان باش لێ نازانین تۆ لە ئێمە باشتر دەزانین دەستە خۆش لێم کۆڵیبەتەوە هەر بمێنی بۆمان زۆر سپاس دەکەین ماندوومان کردی بەو بەیانی جەژنە سەرچاوە منیش سپاسی ئێوە دەکەم ڕاستە پڕ کارم بەڵام گوتم بە ئەوەندە سەعاتە لەگەڵ ئێوەی خۆشەویست بەسەری بەرم هەندێ باسی ڕابردوو بکەین هێندێ لە کەش لەو کەژ و هەوا جوانەی هەولێر دانیشین و گفتوگۆ بکەین هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازکەشەکەی ئێمە خۆش بوو هەر دلێمە دەی گەلێک سپاس دەکەم هێنجی دلێ مندان هەر بژی بە هیوای ئەوەی هەمیشە ئاوها ببینین نا لەوێ برادران هاوکارانمان یارمەتی دێن دەست خۆش زۆر سپاس.